ئێرە کەمپی پاکشارە لە سنووری هەولێر. ڕاویار محەممەد پاش 3 مانگ لە هاوسەرگیری بەهۆی هێرشی سەر کەمپەکەوە خانووەکەی زیانی بەرکەوتووە. چانسی ڕاویار و دەیان خێزانی دیکە ئەوە بوو کە هەر لە سەرەتای جەنگەوە کەمپەکەیان جێهێشت، ئەگەرنا کارەساتی گەورە ڕووی دەدا. ڕاویار لە نێو کەمپەکەیدا پشیلەی هاوڕێیەکی دەبینێتەوە کە ناوی لوسیە، برسیە و بە دوای خواردندا دەگەڕا. ئەمە ماڵی منە و ئەوی شوێنێ نوستنەکەم بۆ دیارێشە کە شوێنی ئەسکەریمان نییە ئاوا بێ، نەتەنیا من تواو ئەم بنە ماڵانیە ئاوا سەوەزئیان و هەمویان ئاوارە بوونەس و دانێک لە ناو چادرە، دانێک لە ناو کانێکسە کەڕەوانە و ئاوا ئاوارە بووین و گشتیشی هیچ کام لە بنەماڵەکانی ئێرە جد نەبوونە، بێژی چەکداریش نەبوونە. ئەم پشیلەیشە هەر لێرە بوو و هەر بەلای بنەماڵەکان نییە، نانوشتیان پێداوە، ئیتر هەر دوای ئەم موشک بارانیشە هەر نەچووە. پاش چۆڵکردنی کەمپەکە ئاژەڵەکان بێ سەرپەرشت ماونەتەوە، بەڵام ڕاویار ناوبەناو چاودێریان دەکات. ئەم سەگە کە ناوی ڕێڵیە وا دەردەکەوێت بریندارە. بۆ دکتۆر ڕاویار بەڵێن دەدات چارەسەری بکات. بۆ دکتۆر هەسە بابڕی. ئەگەرچی جەنگ جگە لە وێرانکاری هیچی دیکەی لێ سەوز نابێت، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەموو جەنگێک بەشی خۆی ڕێوشێن و یاسای هەیە. یەکێک لە یاساکانی جەنگ ئەویش بە ئامانج نەگرتنی شوێنی مەدەنیە، بەڵام ئەوەی کە دەبینرێت لە هێرشە درۆنی و موشەکیەکانی کۆماری ئیسلامی ئێراندا دەست لە هیچ شتێک نەپارێزراوە. بەهۆی هێرشە موشەکی و درۆنەکانی ڕژێمی ئێرانەوە کەمپی کۆمەڵەکان لە سوورداش و 3 گەورەترین کەمپی ماڵباتەکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە شاری کۆیە چۆڵ کراون. خەڵکێکی زۆر ئاوارەی شار و ناوچە جێجەکانی هەرێمی کوردستان بوونە. سەدان کەس بە دوای خانوودا دەگەڕێن. لەبەر دۆخی ئەمنی زۆربەی ئەو ماڵباتانە نایانەوێت لە پێش کامێرا دەرکەون و باس لە نەهامەتیەکانیان بکەن. ئامینە مەولود دوور لە ماڵباتەکەی قسەمان لەسەر دۆخەکە بۆ دەکات. ئامینە خەڵکی پیرانشارە، ئەو لە سەردەمی حکوومەتی پێشووی شاوە تا ئێستا ئاوارەیە، ترسێکی گەورەی لە ناخدایە، نازانێت چارەنووسی کوردانی ڕۆژەڵات بەکوێ دەگا. خەڵکەمە دەربەدەر بووە، موشەکی لێداوین، درۆن لێداوین، خەڵکەمە دەربەدەرە تا بڵی ناخۆشە، هەت تا بڵی وەعەز ناخۆشە لە ماڵەنەوەکان میداوە، لە ئەم 4 ماڵ 5 ماڵ لە ماڵەکیدان وازیان زۆر خراپە، هیچیان بۆ دەرنەچێتن بۆ دەرنەچوە. لە سەرەتای جەنگەوە تا ئێستا 85 هێرشی درۆنی و موشەکی کراوەتە سەر کەمپەکانی نیشتەجێبوونی ماڵباتی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. بەهۆی ئەوەی پێشتر ئەو کەمپانە چۆڵ کرابوون زیانی گیانیان نەبوو، بەڵام زۆربەی ئەو ماڵانە ئاوارەن و ژیانێکی سەخت بەڕێ دەکەن. هونەر ئەحمەد، دەنگی ئەمریکا، کۆیە.